لە ئەمریکا پێش ئەنجامدانی هەڵبژاردننی سەرۆکایەتی پێویستە پارتە سیاسیەکان کاندیدەکانیان هەڵبژێرن. ئەوەش لە ڕێگەی هەڵبژاردنا بەرایەکانیان لە ڕێگەی کۆبوونەوە حزبیەکان ئەنجام دەدرێت. ویلایەت و ناوچەکانی سەر بە ئەمریکا دوو شێوازی جیاواز بەکاردێنن بۆ دیاریکردنی ژمارەی ئەو نوێنەرانەی پشتیوانی لە هەر کاندیدێک دەکەن لە کۆنگرەی نیشتیمانی حزبەکاندا. هەندێک لە ویلایەت و ناوچەکان هەڵبژاردننی سەرەتایی ئەنجام دەدەن، هەندێکی دیکەیان کۆبوونەوە حزبیەکان ئەنجام دەدەن کە بە کاکەس ناسراوە. لە هەندێک شوێندا حزبێک هەڵبژاردننی سەرەتایی ئەنجام دەدات و حزبەکەی تر تەنها کۆبوونەوە حزبیەکە ئەنجام دەدات. هەڵبژارن بەرایەکان وەک هەر هەڵبژاردنێکی ئاسایی وان دەنگدەران دەچنە سەر سندوقەکانی دەنگدان یان لە ڕێگەی نامەی پۆستەیی دەنگەکانیان دەنێرن، پاشان بە گوێرەی دەنگەکان کاندیدەکان دیاری دەکرێن. کاکەس کۆبوونەوەیەکە کە لەلایەن پارتە سیاسیەکانەوە ئەنجام دەدرێت. لە هەندێک لەو کۆبوونەوە حزبیانەدا دەنگدەران لە ڕێگەی دەنگدانی نهێنیەوە کاندیدەکانیان هەڵدەبژێرن. بەڵام لە کۆبوونەوەکانی دیکەدا دەنگدەران بە ئاشکرا بە گروپ کۆدەبنەوە بۆ ئەوەی پشتگیری خۆیان بۆ کاندیدێک نیشان بدەن. ژمارەی ئەو نوێنەرانەی کە هەر کاندیدێک بەدەستی دەهێنێت بەندە بەوەوە کە چەند لایەنگری لە کۆبوونەوەکەدا هەیە. پاشان نوێنەرەکان دەچنە کۆنگرەی نیشتیمانی پارتەکانیان بۆ نوێنەرایەتیکردنی ویلایەت یان ناوچەکەیان و لەوێ بە هەمویان کاندیدی حیزبەکەیان دەستنیشان دەکەن بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی.